الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بداخوا کۆمەڵە پیاوێک هەیە حەق و مافی خێزانەکانیان پێشێل دەکەن لە ڕووی خزمەتکردن و سەرجێیی و خەوتنەوە، هەتا سەعات 1 و 2 شەو، هەتا بانگی بەیانی، هەتا چواری بەیانی، تا 5 بەیانی لە دەرەوەی لەگەڵ برادەرەکانە دەسۆڕێتەوە، خەریکی جگەرە و نێرگە لە خواردنە، دەڕات گۆشتی برژاوە خوا، کەبابە خوا، چییە خوا، مناڵەکانیشی لە ماڵەوە خەفەتە خۆن. ئەمە حەق و مافی خێزانەکەتە. خەڵکی داوە بە تۆ بەم شێوەیە ئەوە ئیهمالیکەی بەڕەڵای بکەی، حەقت بەسەریوە نەمێنێ، ئەڵێ چەنەها ئافرەتە ئەڵێ نازەم کەی پیاوەکەم دێتەوە، ئێمە خەوتوینە ئاگامان لێ نییە، نازەم کەی پیاوەکەم شەو نازەم چ کاتێ دێتەوە. بۆچی؟ لە پێناو چییە تۆ ئابەم شێوەیە خۆت و خێزانیشت بەدبەختەکەی؟ ئەخ جارێ خێزانەکەت ئەترسێ، جارێ خێزانەکەت لە ئەم فەراغەدا تووشی خیانەت و خراپەکاری ئەبێ تۆڵەت لێ ئەکاتەوە. خۆ مناڵم عوزری هەیە تۆڵەت لێ بکاتەوە، جیا بێتەوە لێت باشترەوەی کە خیانەت بکات. بەڵام بەداخەوە تەماشا دەکەی حساب بۆ ژنەکان ناکەن. برای بەڕێزم، خێزانت لە برادەرەکانت زۆر زیاتر حەقی بەسەرتەوە هەیە، مافی بەسەرتەوە هەیە. خێزانت مناڵەکانت لە پێشترن خزمەتیان کەی، لەبەر خاتری برادەر خێزانت ئیهمال کردووە، ناڵێم هەر پیاوبانە چێتە دەرەوە، بەڵام هەموو شتێ سنووری خۆی هەیە. ئەو کاتێک کە خەڵ لە میوانی ئەڵەسێ تۆ شۆڕە بۆ ماڵ، ئیش نییە بۆ چێکی بۆ لەفە خواردن و بۆ کەباب خواردن و لەو لاشەوە حساب بۆ ژنەکەیشی ناکە. کاتێکش کە دێتەوە قسە بە ژنەکەیشی دەڵێ، هێشتا خۆشی بە حەق دەزانێ، هەڵەی خۆی نابینێت لە کاتێکە هەموو گیانی هەڵەیە. ئاخر ئەگەر مە حاڵەت بێ برای بەڕێزم، خێزانێکی بەختەوەر ناتوانانی دروستکەی، ناتوانانی خۆشی و بەختەوەری بخەیتە ماڵێکەوە. ئەم جۆرە مرۆڤانە ناتوانن یەک ساتێکیش خۆشی بخەنن ماڵێکەوە. لەبەر چی؟ لەبەر ئەوەی حساب بۆ خێزانی خۆیان ناکەن. کاکە ژن چی حسابی بۆ بکەی؟ بۆچی حسابی؟ خوای گەورە حسابی بۆ کردو، حسابی بۆ ناکەی؟ بۆ ئەوەنە تۆ ئەوەندە کەسێکی مهمی، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حسابی زۆری بۆ کردو، تۆ حسابی بۆ ناکەی؟ ئەوە لە پیاوەتی خۆت و شەهامەتی خۆت نییە، ئەوە لە تێنەگەیشتنی تۆیە بۆ ئەم دینەی خوا. ژن چی حسابی بۆ بکەی؟ وەڵڵا ئەگەر ئەوی حساب بۆ تۆ نەکە هەزار تەقلەت پێ لێدا، بەڵام ئەو جارێوان خۆی ناخەتە مستەوای تۆ. ژن چی حسابی بۆ بکەی؟ 20 ساڵ 40 ساڵ 50 ساڵ حەزی لە ژن ناوێرە ژنێ بێنێ، ژن چی حسابی بکەی؟ دەی ئەگەر ڕاستەکەی ژن بێنە دەی بزانمە وێری ناوەڵڵا چاوەڕێ ئەوەیەتی ئیمزاوێکە بەخوا چاو بە ئیمزا ناکەوێ. بۆیە ئەبێ ڕێزی لێ بگری، حسابی بۆ بکەی. ئەو حساب بۆ تۆ ئەکا، تۆش ئەبێ حسابی بۆ بکەی. خوای گەورە سوورەتی نیسائی ناوە لە قورئانی پیرۆزە، سوورەتی ئافرەت، بەڵام سوورەتی پیاومان نییە، سوورەتی ڕیجال نیمانە. کەواتە ئاگاداری خۆت بە، ئەگەر ژن چی حسابی بۆ ناکەی، وەڵام حساب بۆ ژن ناکەم، بۆ ژنت هێنا، بۆ ئەم کچەت بەدبەخت کرد، بۆ ماڵی خۆت وێران کرد. بۆیە داواکارم گەنجە خۆشەویستەکان، لەبەر دۆمینە و تاوڵە و نێرگەلە و جگەرە خواردن و گۆشت خواردن و لەفە خواردن مەڕۆنە دەرەوە. خێزانەکانتان ئیهمال مەکەن، چونکە دوای کارەسات ڕوو ئەدات، دوای تووشی شتی خراپ دەبن. چەندەها ئافرەتەی لەو ڕێگایەوە بەهۆی ئەوە تووشی فەسادی و خراپەکاری بووە. دووری مەگرە خێزانەکەی تۆش لەو کەسانە بێت، ئافرەتە و زۆر خەڵەتی و تەواو. ئاگاداری خۆت بە ئینشاڵڵا. ئەم خاڵە زۆر گرنگە، ئاگاداری بن، شەوان ئاگاتان لە خێزانەکانتان بێ و ئیهمالیان مەکەن. بەداخەوە هەندێک لە ژن و پیاوەکان کاتێک کە خۆ لە خۆیان بایی دەبن، هەندێشت ئەدەن بە ڕووی یەکتریە. بەرەو لە پیاوەکە دەڵێ من شەهادەمێ تۆ شەهادەت نییە، یا ژنەکە بە پێچەوانەوە من شەهادەمێ تۆ شەهادەت نییە، من کوڕی دەوڵەمەندم، کچی دەوڵەمەندم، تۆ کوڕی کچی فەقیری، من لە تۆ جوانترم، من لە تۆ گەنجترم. باشە بەڕێزم، پێش ئەوەی هاوسەرگیری بکەی بەم کچە ڕازی بووی بەبێ شەهادە، بەم کچە ڕازی بووی بەو دەوچاوی کە پێوەیەتی. ئێستا یعنی چی ئەوە لە خۆت بایی بوویتە، لە خۆت گۆڕاوی، وەڵڵا من ژن چی حسابی بۆ بکەم، وەڵڵا تۆ ناشرینی، تۆ جوانی، دژنی فەڵان کەس جوانە. و ئەخر ئەمانە کێشە مشکلە دروست ئەکات، کێشە مشکلە دروست ئەکات. ئافرەت پێی خۆش نییە بڵێ فڵان کەس ژنەکەی جوانە، هەروەکو چۆن تۆش پێت خۆش نییە خێزانت بڵێ وەڵڵا فڵان کەس لە تۆ قۆسترە، تۆش پێت خۆش نییە، دە خێزانش بە هەمان شێوە.
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەهادەکەی بەرزتر بوو، ڕێز و حرمەتی بەرزترەیە تۆ خوای گەورەترین شەهادەتە بوو. لە حەدیثێکی صحیح بوخاری داهاتووە ئیمامی ئەنەسی کوڕی مالیک ڕەزای خوای لێ بێت دەفەرمێ پێغەمبەری خوان بینی صلی الله عليه وسلم چووە لای وڵاخەکە، ئەو وڵاخەی کە لەبان پشتی دەڕۆی، ئەفەرمێ ئەژنۆی خۆی دانا، ئەژنۆی مبارەکی خۆی، شانازی بە چیوە دەکەی؟ نەیون پێغەمبەری خوان صلی الله عليه وسلم ژن چی حسابی بۆ بکەم، نا ئەوە صفەتی پێغەمبەری خوا نەبوو صلی الله عليه وسلم، ئەوە ڕەوشتی ئەخلاقی سەحابە نەبوو ڕەزای خوای لێ بێت. ئەژنۆی مبارەکی خۆی دانا لای وڵاخەکەدا، صفەی خێزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، صفەی خێزانی پێیەکانی لەسەر ئەژنۆی پێغەمبەری خوا دانا صلی الله عليه وسلم چووە سەر پشتی وڵاخەکە. وڵاگەر هەندێک ژن بڵێ پیاوەکە ئەوم بۆ بکە لەوانەیە هەر تەلاقیشی دا، بۆ تۆ چی دەچاو پێغەمبەری خوا دا صلی الله عليه وسلم لە خۆت بایی بیتە؟ بەس پێم بڵێ لە خۆت بۆچی بایی ئەبیت؟ ئەوە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەژنۆی دانا بۆی خێزانی پا بخاتە سەر ئەژنۆی بڕاتە سەر پشتی وشترەکە. ئەی تۆ بۆ ئەوەنە لە خۆت باییت؟ وەڵام من خاوەنی شەهادەم، من لە تۆ جوانتر و قۆسترم، بەخوا من دەبم کێ بە تۆ ڕازیە بێ؟ ئەخر ئەم قسانە هەمووی کاریگەری خراپ دروست دەکات لەسەر دڵی ئافرەت، لەسەر دڵی پیاو. بەخوا لەبەر مناڵ نەبێ جێ دێڵم، ئەم قسانە زۆر خراپە، ئەبێ ئاگاداری خۆت بی. یعنی ژنەکە دەڵێ ئەگە لەبەر مناڵەکان نەبی یەک دەقە لە دانانیشم، ێ باشم پیاوەڵێم ژنە منی بۆچی خۆم ژنە منی ناوێ، بێگومان و کاتە کێشە مشکلە دروستە بێت. پیاوەکە بڵێ بەخوا لەبەر ژنەک ئەو مناڵە نەبێ بەخوا تەلاق دەدەم. یەخدە ئەم پیاوە کە وا دەڵێت ئەم ژنە دەڵێ ئەم چی لە مێشکی خوای دروست دەکات؟ هەزارەها شتی خراپ شەیتان بۆی دروست دەکات لە مێشکیە. کەواتە ئاگاداری خۆت بە ئەم قسانە دووبارە مەکەنەوە، هەر قسەیەک دڵی بەرامبەر دەشکێنی ئاگاداری بە بەکاری مەهێنە. تۆ پیری، تۆ ناشرینی، تۆ وای ئەخر ئەم قسانە هەمووی کاریگەری دروستەکە. حتا ئەگەر ژنەکەت ڕۆژێ پیاوەکەت پێ بڵێ تۆ ناشرینی، تۆ جوان نیت، بەخوا لەبەر مناڵ دانیشتمە، لەوانێ بە دەیەها ساڵە بیری نەچێ و هەوڵەدی تۆڵەشی لێ بکەیتەوە ئەگەر لە خوا نەترسی. مەبەستم چی لێرەدا ئاگاداری خۆمان بین، بە ئیزنی خوا خۆمان پارێزین لەو کێشانەی کە لەناو خێزانە دروست ئەبێت. بە ئیزنی خوا ئەو کاتە ئینشاءڵڵا دڵخۆش دەبین، خوای گەورە بمان پارێزێ لە هەموو دەرد و بەڵاو نەخۆشی و ناخۆشیەک. ئینشاءڵڵا ئەگەر قسەی خۆشمان لەگەڵ خێزانەکانی خۆمان ناکرد ئەو کاتە ئینشاءڵڵا دڵخۆش دەبین. بۆیە ئەگەر لە کۆتاییدا دەڵێم ئەگەر کەسێک هەڵەیەکی بەرامبەرت کرد برای بەڕێزم، یەخە بە خێزانت مەگرە. جارێ خەزوری قسەیەکات، برای خێزانی قسەیەکە ئەچێ یەخەی خێزانێگرێت، خێزانی داماو چی بکە؟ تاوانی چی؟ ئەو تاوانەکەی کردووە؟ نە. ئەو فەرمانی بە براکەی کردووە؟ بە باوکی کردووە؟ نەوەڵڵا. حەقت چێ بەسەر خێزانتەوە، بۆ وازی لێ نایەنی، قسەی ناخۆش بەرامبەری مەکە، جوێن بە خەسووت مەدە، تۆزێ پیاو بە پیاو. چەندەها کەسێ یاڵێ پیاوەکەم جوێن بە خەسوومەدا، بە خەسووی ئەدات، بە دایکم ئەدات کە لەناو گۆڕدای مردووە. دوو لە ڕێبەڕێسان تفێ لە نێرێتی خۆت بکە. دایکتە، دایک خەسووت دایکتە، مردووە هێشتا وازی لێ ناهێنی، شەیتان وازی لێ هێناوە، تۆ لە شەیتان پیستری وازی لێ ناهێنی، جوێن بە خەسووت دەدەی. لە خوا بترسن، تەقوای خوا بکەن. ئینشاءڵڵا هیوادارم سوودێکمان لەم خاڵانە وەرگرتووە بە ئیزنی خوای گەورە. بە ئومێدەوە ئینشاءڵڵا بەختەوەر بین لە دنیا و قیامەتە. خوایەکەن داوات لێ ئەکەین هەموو خێزانەکان بەختەوەر کە یا ربی خوای خۆشی و خۆشەویستی بخەتە نێوانەوە ئەو ژرم پیاوانەوە کە کێشیان هەیە. یا رب العالمین، اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوای شفای نەخۆشەکان مان بدەی، بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردو، خوای گیان ئەوانەی نەخۆشن و داوای دوعای خێریان کردو شیفایان بدەی، ئەوانەی کێشە و مشکلانەی خۆیان بۆیان حەلکەی، ئەو ژن و مێدانەی بینیان باش نیە خوای بینیان باشکە. یا رب العالمین، خۆشەویستی و بەختەوەری بخەیتە نێوانیانەوە. خوایگیان آخرمان بخیر بگەڕی، لە گوناهەکانمان خۆش بی. آمین آمین آمین. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. گەنجە خۆشەویست